وەکو تەیرێکی دەناو قەفسی بکەیت ئەو قەفەسە ئەگەر قەپاتی کە هەموو ڕۆژی ئەو تێرە خۆی نازانی لە چیهان لە ئەو بداتن هەتا بێتەوە دەرێ ئەو عالەمەش ئێستا کەنا ئێمە ناو عێراقین نفسی شتا يعني عينا وەکو ئێستا ناو عێراقین بەس نەفسمان هەیە دەرەوە بەس بەڵام قڕیەتمان نییە. هەر چوار لاشەکەمان لە شەقامی پشتی ماڵەوە دۆزیەوە کە فرەدرا بوون. لە ئێستا هیچ وێنێکی ئەوان بلا نەماوە بەداخەوە. تەنیا چاوم داخەم و بیریان لێ یەکەمەوە. دیار بوو لە پاشەوەی سقوتی سەدام ئیسپات کرا وەک دیاردا عەقلی کوردی تەقەبولی هەزارە زیاترە لە عەقلی عەرەبی عێراقی نەکرا هەموویان لە زۆربەیان بەڵگە هەیە یان وەسایق و تۆمار کراوە ئەو قسانەی ئیوان کەوان هاتن لە مووسڵ لە بەغا 20 ساڵە جیرانیتی ئێستا تهدیدی دەکات نیان دەبی دەربچی لێرە یان جزیە بدەی یان لێرە نەمینەی بە سەدان هاتن ئێستا نەک بەس مەسیحی بەڵکو حتى مەندائیەکان حتى ئەرمەنیەکان پڕ بوو بەغدا ئێستا بە سەدان ئەرمەنی دەبینی لە عەنکاوە خانیان کڕی لێرە و جێگیر بوون و نیشتێجێ بوون لێرە خەڵکی عەنکاوە زۆرینەی هەر زۆریان مەسیحین و تەکوتەرا کەسانی موسڵمانیشی تێدا هەیە وەکو من کە لەوێمە من پێم وایە خودی دانیشتوانی عەنکاوە وەکو دانیشتوانی ئەم وڵاتە دەزانن دەبێ احترامی مەشاعری مسلمان بگرن و خۆشیان دەیگرن هیچ کەمینەیەک لە تاریخی ڕۆژهەڵاتی هی ناوەڕاستە کە زۆرینەی هەرە زۆر مسلمان و کەمینەکانی دینی مەسیحی و جوو و درز و سیک و کاکەیی و ئەمانەی تێدا هەیە بێ کەموکوڕی نییە لە ئازاردانی کەمینەکان دەکات شتێک نییە ناوی کەمینە و زۆری نەبێ بە نیسبەت گروپە کۆمەڵایەتیەکان ئێمە دەکرێت قسە لەسەر گروپی کۆمەڵایەتی بکەین و قسە لەسەر ئاین و ئەنزای جیاجیا بکەین ئەوانە گروپی کۆمەڵایەتین و ئەوانە سیستم و ڕێسایی کۆمەڵایەتی و ئاینی تایبەتی خۆیانیان هەیە و بە ژمارە کەم بن یا زۆر بن بە نەتیجە ئەوان هەن ئەنکاوەیەکێکە لە شارۆچکەکانی پارێزگای هەولێر و دەکەوێتە 4 کیلۆمەتر باکووری ڕۆژئاوای شارەکە. هەر لە کۆنەوە خەڵکی بەنەتەوە کرد و ئاشور و سریانی و بە ئاین مەسیحی تێدا ژیاوە. لە ئێستادا ژماری دانیشتوانەکەی نزیکەی 30,000 کەسە ڕووبەرەکەی نزیکەی 45 کیلۆمەتر دووجایە و هیچ گوندێکی نییە. بەهۆی گەورەبوونی شاری هەولێرەوە ئەنکاوە بۆ تەیەکێک لە گەڕەکانی شارەکە. بەپێی وتەکانی مێژوونووسی فەڕەنسی جان مۆریز هۆکاری مانەوەی ئەم شارە نزیکی بووە لە شاری هەولێر و ئەمەش بەردەوام لەسەر بنەمای پێدانی باج و سەرانە بووە بە دەسەڵاتدارانی شارەکە بۆ پاراستنی سەلامەتیە. زۆربەی ژیانم لێرە ژیایمە لە عەنکاوە ئێستا عمرم 30 ساڵە تقریبا لەگەڵ دایک و باوک و خوشک و برایەکانم 5 خۆشک بووین 2 برا بڵێ 9 نەفەر بووین لە ژوورێکی زۆر خۆشحاڵ بووین پێکەوە یعنی ژیانێکی زۆر بەسیط و ئەوە ژیانە یعنی زۆر مرتاح بووین حتى گەر نەمان بووش بخۆی نەمان بووش یعنی لەبەرکەم بە زۆر یعنی پێکەوە زۆر بە خۆشی ژیانە. خۆی من تقریبا بۆ نزیکەی 2 ساڵێکە چێ بە تەواتی گەڕامەوە کوردستان. ژیانی من وای خواست کە لە عەنکاوە بم لەبەرەوەی ژینکەی عەنکاوە
بارودۆخی عینکاوە ئەوە ئەخوازێت کە مرۆڤ هەست بە سەربەخۆییەکە زیاتر لە ژیانی خۆیە کەواتە وەکو ئەوەی کێمە لە ئەوروپا لێ ڕاهاتوین کەسەکان زۆر مداخلە لە ژیانتە ناکەن جۆرێک لە سەربەستیت هەیە لە ژیانی خۆتە و هەروەهایش ژینگەی عینکاوە بەخەڵبەتە هۆکاری زۆرە ژینگەیەکی کراوەترە بەنسبەت هەولێرەوە لە ڕووی با بڵێن باری لایەنە مەدەنیەکەی بڵێن فەرقی کوچکوڕ ئەبەت نەمان کردووە ئێمە حڕێتمان زۆر کراوەیە یعنی کە لە بۆ جلک و بارک کە لە بۆ خواردن کە لە بۆ هاتنەوە دەرەوە بۆ حەفلات زۆر کراوەینە بەڵام چی ناتوانین لە دەرەوە ناتوانین عینکاوە شارێکی جوانە شارێکی ئازادیە شارێکی خۆشە ئەو خەڵکانێک کە پێدەژین و خانیەکان زۆر جوانن کە ئێمە ئێستا لە عێراقین مەسیحیەکانی ناو عێراق زۆریان کوژران زۆریان لە بەغدا و لە مووسڵوانە هەراتن کوڕێک هەیە لێرە لە عینکاوە ناوی تۆنیە هەڵاتێ لە بەغدا کە هەموو کە سوکاریان کوژراوە لە بەغدا تەنیا بخۆی بە تەنیا دەژیتن هەموو مناڵیم لە بەغدا بووە لە بەغدا لەدایک بووم من ئاشوریم لە گەڕێکی ئاشوریەکانیش لە دۆرە بووین کۆتایی ساڵی 2005 بوو بەهۆی هەڕەشەوە خێزانەکەم دۆڕیان جێهێشت و چوونە جێگەیەکی تر لە بەغدا نیوەڕۆی ڕۆژی هەینی 29 مایسی 2007 بوو لە کاتژمێر یەکی پاشنیوەڕۆ بۆ 3 کاتژمێر قەدەغەکردنی هاتوچۆ بوو ڕێدەگیرا لەبەر نوێژکردنی نوێژی هەینی بە جەماعەت دوای ئەوەی کە قەدەغەکردنی هاتوچۆ کۆتایی پێدێت و ڕێگاکان ئەکرێتەوە 4 ئۆتۆمبیل هاتووە ئەمە با قسەی دراوسەکانی ماڵی پورم کە ئۆتۆمبیلەکانیان بینی بوو وتیان 4 ئۆتۆمبیل بوون لە بەردەم دەرگای ماڵەکە ڕاوەستاون و چەکداریان لێدابەزیوە لە ماڵەوە دایان ڕفێن و دەیان بم بۆ شوێنێکی نادیار کەسیش نەیزانیوە لە ڕاستیشدا ئێمە لەو کاتەدا چاوەڕێمان دەکرد و باوەڕمان وا بوو بەڵکو پەیوەندی بکەن داوای پارە بکەن یاخود هەر شتێکی تر لەبەرەوەی ئەوان 4 کەس لە خێزانەکەمیان بردبوو باوکم و دوان لە پورەکانم و کچێکی پوریشم پاش 2 ڕۆژ کاروانێک لە پاسەوانی نیشتیمانی هەر 4 تەرمەکە بە فرێدراوی لە شەقامی پشتەوەی ماڵەکە دەبینن لە هەمان ناوچەدا بەس لە کۆڵانی پشتەوە کوشتویان و سەریان بڕێون لەسەر شەقامەکە فڕیان داون ژیانی من لە بەغدا کۆتایی هات لەو ڕۆژە بە دواوە کۆتایی هات بە کۆتایی هاتنی ژیانی باوکم بەو شێوەیە بابەتەکە کۆتایی هات یادەوەریەکان سەختن بیریانەکەمەوە بەڕاستی بیریانەکەمەوە
ئێستا ئەلحەمدوللا لێرە جێگیر بووم سوپاس بۆخوا لە عەنکاوە کە ناوچەیەکی مەسیحیە و شوێنەکە ئاسایشی تێدایە و ژیانیش لێرە پارێزراوە. واللهی ژیان زۆر خۆشە لە عەنکاوە تا ئەو 2 ساڵانە 3 ساڵانە ئێستا زۆر یعنی ناڵێم نەخۆشە بەڵام ئەوەیان کردیە کە بێتامیان کردی ئەو بێگانانەی دێن یعنی بڵێم نازانن کو ژیانەکە بەسەر ببن. ئایا ڕاستە مەسەلەی تایەفەگەری بەرەو کەمبوونەوە چووە؟ سپاس بۆخوا لە کوردستان ڕۆشنبیری لێبوردەیی و پێکەوە ژیانی نەتەوەی و مەزهبی ڕێگ و ڕیشەی هەیە و گەلی کورد باوەڕی بەم ڕۆشنبیریە هەیە و پراکتیسەی دەکات. لەبەر ئەوە کێشەی مەزهبی و جیاکاریمان نییە. برانی مەسیحی خەوەنی ئەم وڵاتان و لەگەڵ کورد پێکەوە ژیاون بە درێژایی مێژوو پێکەوە لەم وڵاتە ئەوەی کە بە من گوترەوە معلوماتم بۆ هاتووە برانی مەسیحی خەوەنی ئەم وڵاتان و لەگەڵ کورد پێکەوە ژیاون بە درێژایی مێژوو پێکەوە لەم وڵاتە ئەوەی کە بە من گوترەوە معلوماتم بۆ هاتووە تا ئێستا 102 گوندی برانی مەسیحی ئاوادان کراوەتەوە لە کوردستان. وەرە حەریر و باتاسە وەرە شەقلاوە وەرە تلکێف بەقسی خۆیان هەبوو ئەویان هەبوو ئێستا چ مەسیحیەک نەماوە خەریکە کەنیسەش نامینێرەوێ ئەو خصوصیەتە ڕۆیشت مرد ترسمان وچی ئەو گوندانەی ئێستا یەک مەسیحی تێدا نەمایە بەس بۆ ئەوەی مراعاتی ئەو خصوصیەتە بکەین ئەبێ دەوڵەت ڕەچاوی با بڵێن ئاگاداری احترامی ئەو خصوصیەتە بکات ئاگاداربی لەو ترسەی ئێمە کە تەغییری دیمۆغرافی نەبێت. ئەنکاوە لە بەردەم دووڕیانی بەشاربوون و ناوچووندا ئێستا لە هەموو سەردەمێک زیاتر هەڕەشەی گۆڕانی دیمۆگرافی لەسەرە لەلایەک بەهۆی هاتنی شەڵاوی مەسیحی و گروپەکانی دیکەی عێراق لەلایەکی دیکە بەهۆی تێکەڵبوونی لەگەڵ هەولێر وەک چەند شوێنێکی دیکەی کوردستان ئێستا ئاسەواری مەسیحی بوونی تێدا نەماوە. یەکێک لەو شتانەی کە لە حکوومەت دەبێت داوا بکرێ گەڕەکێکی کراوە و مەدەنی وەکو عەنکاوە بپارێزن. ئەوەی کە ئێستا دەیکەن ژمارەیەکی زۆر لە بەبێ قانونیش لە شوێن و ماڵی دوور لە عورف و لە ئەدەبی ئیجتیماعیان کە من لە بەرخاتری ئادابی عام ناوی ناهێنم خەریکن دەیسەپێنن بەسەر هەندێک لە گەڕێکی عەنکاوە و ئەوە ئەو دیمەنە مەدەنیەی ناوشاری عەنکاوە دەشێوێنێ. یەکێک لەو هەڕەشانێک کە لەسەر عەنکاوەیە و خەڵکی عەنکاوە لێ ئەترسن زوڵمیان لێکرێ بە تۆبزی ئەم مەرکەزان لێ شاری عەنکاوە دەچێنن و من پێم وایە ئەگەر ببێتە لێپرسین خەڵکی عەنکاوە بە زۆربەی هەر زۆر ڕێی ئەم مەرکەزان دادەخن. لێرەدا من ڕووم لە پارێزگارە ڕووم لە ئاسایشە ڕووم لە شارەوانی نائی هەولێرە. گەورەترین زوڵم کە ئەگەر مستەقبەل بەرامبەر بە مەسیحی بکرێت لە عەنکاوە ئەوەیە کە دینەکەیان ئەم مۆرکەشی پێوە بچەسپێنن کەسپێنە خەڵکی هەولێر یان خەڵکی کوردستان بڵێن شوێنی بەزاندنی دابوونەرەتی کۆمەڵاتی لە عەنکاوە دەکرێت کەچی وانە خودی عەنکاوی خۆیان دژی ئەوەنە بەڵام ئەوە تەختێتی شاری
هی بەڕێوەبەرانی شاری هەولێر کەوا دەکەن دەبێ ئەم تەناقوزە ئەم ئیزدیواجێتە لە بەڕێوەبەرانی شاردا کۆتایی پێبێ هەولێر پێویستی بە ئازادیە لێگەڕێن بە ژنەکان کچەکان گەنجەکان کار بکەن بێنە بازار پەلامانە دەبن با پیلی ئەو گەنج و پیاوە مشاکسانە بگرن کە نایڵن ژن و منداڵی ئەم خەڵکە لە بازار بە ئیسراحەت هاتچۆ بکە لە ناو هەولێر با پۆلیس باڵی ئەوانە بادات نەک ببێ بە حرەز لە بۆ کۆمەڵێک گەنجی تائش کە سەر بە لەش فرۆشخانەکان داکەن و سەرنجام بە نەخۆشیەوە بگەڕن ناو عایلەکانی خۆیان. هەموو جارێکە لێرە دێنەوە بۆ جسەی سەیداوە ئەشیا دەکرین بەڵام ڕۆژێک هەروەکو ئەمڕۆ کە ڕەمەزان بوو ئەمن و دایکم و دوو خوشکەکانم هاتینەوە ئێرە مش وەڵاهی سەرکۆت دەبین هەموو جارێ یعنی خۆ چەفێ لەسەر خۆمان نادێن تا بێنەوە هەولێرێ یعنی هەر لە دوورەوە کە ئەمە دەزان یەکسەر ئەمە مەسیحینە وتیان مەسیحی سەرکۆتن ئیتر کە ئەمەیان ناسی کە ئەمە مەسیحینە وەڵا ئەمەیان دا بەرتەماتە و بەرخیار و نازانچی و باینزان و الله أكبر الله أكبر الله أكبر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک تعدا لە کەسێک بکە کە غەیرە موسڵمانە و لە ناو شاری موسڵمانان دەژی کە لە ئیصطلاحی شریعەتی ئیسلامیدا پێی دەگوترێت معاهد یان ذمی لەبەر هەندێک پێی دەگوترێت ذمی یعنی ئەوانە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە ذمەتی خوا و پێغەمبەردانە لە ذمەتی خوا و پێغەمبەردانە دەبێت یعنی بیان پارێزین. وەڵاهی چ بڵێم کە ئەگەر ئازادی هەبیتن وا ناکرێت ئەمەش حڕێتمان نییە لە هەولێری قەت. ئەوان بەناوی مەسیحیەت ویان لێ نەکرد یعنی احتیمال ئەوانەوە تێگەیشت بن ئەو ئافرەتە موسڵمانە بەڵام سەری کۆتە یعنی ئەوە ناکە تعدا لە غەیرە موسڵمان کرایە تعدا لە ئافرەتێک کرایە کە سەر کۆتە ئەو تعدایش کارێکی زۆر خراپە بەو شێوەیە چونکە ڕاستە سەرکۆتکردن و خۆ بە دەرخستنی ئافرەت لە ئیسلامدا ڕێ پێ نەدراوە بەڵام تەطبیقی ئەحکام لەسەر کەسێک نییە لە شەقام تەطبیقی بکە ئەوە لەسەر دەولەتە لەسەر حکوومەتە و لەسەر دادگایە. یعنی نابەز ڕەمەزان بی هەر شتێک بیم خۆم ناپێچم کە ناو داخلی کەنیسە دەبم سەر خۆمان ناپێچین بۆ بینەوە دەرەوە ئەمە سەر خۆمان بپێچن. ئەو کارش هەڵوێستێکی زۆر غەڵەتە دەبی ئەو گەنجانە لە پرسینەمایان لەگەر بکرێت ئایا لەبەرچ ئەو کاریان کردیا ئەوە تعدایە و غەدرە لەو ئافرەتیان کردیا هەر چەندە ئافرەتەکەش غەڵەت بووە کە سەرکۆت بەڵام سەرکۆتی پێی کافر نابی و کارێکی ناڕێم ئاساییە بەڵام کاری ئەوەش نییە ئەتوبسی لەسەر جادە تەماتە بارانی بکەیت. لێرە پێڵێن بازاری سورسیانە کە هەموو جارێ دێنەوە یعنی خۆمان عایلە خۆمان مەسیحی دایمەن دێنەوە ئێرە ڕۆژێک لە مانگی ڕەمەزان بوو هەروەکو ئەمڕۆ هاتینەوە بۆ ئێرە من و دایکم بووم بەتەنێ ئەشیامان کڕی بالیف و ئەوچتانەمان کڕی زۆربەی بالیف و بەتانی لێرە دەکڕین. شێخێک هات لە بۆمان نازانم وەها کورد بوو خەڕ بوو کەسکی لەسەر بوو کەسکی نازانم چ بوو ئیتر کە ئێمە هاتین ئەوەی شێخەکە ئەمەی دیت خەنجەرێکی ئەوەندە گەورەی لەدەست بوو نازانم چی ئیتر وتی ئەی مەسیحی سەرکۆتن ئەوەتن سەرکۆتن بیانگرن سەریان ببڕن دەی سەریان ببڕن وەڵا لە دوی مەکەت هەتا بڵێن 1 کیلۆمەتر ئەمە هەراتین لە دەستی هێشتنی ئێرە لێرەوە هەتا پشت قەرات ئەمە ئەوها هەراتینە ئەو لە دوای مەبوو وڵای زۆر ترسان یعنی وەڵمان دەزانی ئێستا یعنی دەمان کوژی لێرە ساماگی ڕەمەزان نهاتینە هەولێر هیچ لە یەکەم ڕۆژێت تا ئێستا یعنی واژ وعدمان داوە کە خەڵاس بی دوای دێرە بۆ بازار.
ئێمە ئازادی بەو مانایە وەرناگرین کە دەستبەرداری ئاینی خۆم بم و ڕوو بکەمە ئاینێکی تر. ئەمە ئازادی نییە. مەسیحیەت ئازادی بە ژن بەخشیوە. مەسیحیەت خۆی ئەم باوەڕە بڵاو دەکاتەوە. هەمیشە پارێزگاری لە مافی نەک تەنهاژن بەڵکو مناڵ و تەنانەت پیا و هەموو تاچێککە خاوەن مافە. کەنیسە و مەسیحیەت پارێزگاری لێ دەکات. لە مانگی ڕەمەزانی موسڵمانانیش ئەو کەشەی بەسەر کوردستان و هەولێر پەیڕەو دەکرێت ئەنکاوەش دەگرێتەوە. لەگەڵەوەی خەڵکی ئەم شارۆچکەیە موسڵمان نین گشت ئەو یاسا و ڕێنمانی بۆ شارە موسڵمانەکان پەیڕەو دەکرێت لێرەش جێبەجێ ئەکرێت لە داخستنی دوکانی خواردنەوە و خواردنگەکانی شارەکە. من پێم وایە ئەو یاسایانە نابێ ئەمان بگرێتەوە حەقێکی ئاسایی خۆیانە کە ئەو یاسایانی کە دادەنرێت بۆ هەندێک ڕێکار لە ژیانی ڕۆژانەی ناو بازار بەنیزبەت موسڵمانەکانەوە بەڕێی من بە هیچ جۆرێک نابێت مەسیحیەکان ئێزیدیەکان ئەوانە بگرێتەوە و نابێت ئەوانیش مەشمول بن بەو ڕێکارانەوە. ئەمە یەکەم. دووەمیان دەبێت تەنانەت لە ناو موسڵمانەکانیشە ئەو مافە بۆ ئەو کەسانش مەیسەر ببێت و فراهەم ببێت کە حەقێکی ئاسایی خۆیانیانە بە ڕۆژوونین و ژیانی خۆیان ئاساییانە وەک ڕۆژەکانی تری هەر مانگەکانی تر ببەنە سەر. ئەمانە مافن و دەبێ بە یاسا پارێزراو بن و فراهەم ببن. من کەنانە خۆم لە ڕەمەزان من مەسیحیم ناکرێت و ڕێگربی منیش ئەڵێم بۆ تۆگەر ڕێگربی منیش کاکە ئەو کاتێ ئەمە چ ڕۆژمان هەیە بە ڕۆژین قبول ناکەم گۆشت بخۆی قبولەکەی قبول ناکەی. ئێمە کە لێرە دەڕۆیشتین دەچینە ماڵی خوشکم سەر ئەو لای دووجادەیە جۆجادە کە هاتین ئەمن و خوشکم و مناڵەکانم لەگەڵ دایکم لەگەڵ ئەما بوو اینجا دەبینم کە سیارێک لێرە سەبر تێدەپەڕی ئەوها سەبر ئەوەی کردەوە وەم زانی ڕادەوەستی ڕاست بوتڵک هاوێشتا پشتەمە بە پشتە من کرد. اینجا کە بوتڵەکەش ئەوەی کرد دایە پشتە من یعنی زۆر جێکە زۆر هێشە کە بینم بوتڵەکەش کا لە بن پێکەم ئەهاشکا لە عارزی ڕاست دیتم بوتڵەکە بوتڵەی بیرە بوو. ئیتر لێرەکە هاتینەوە ڕاست دانیشتین دایکم ڕۆی لەم دوکانە بوتڵەک ئاوەک لە بۆ منی کڕی هاتین لێرە دانیشین کەمەش کە هاتین لێرە دانیشین یعنی ترساین نەچین بۆ ماڵی خوشکەکەم ڕاست گەڕاینەوە دیداکەم با بگەڕێنەوە ماڵێ ئیتر لە ئێستا دیارە مشکلێکی دیکە لە بۆ خۆمان پێیانەکەین. ئەزانی دەڵا سەدا ئەتوانین بڵێم 400 کەس لە ئەنکاوە سەفەریان کرد گوتیان مسلمان زۆر بوو چونکە بەچاوەچی کەسێک تەماشا دەکەن ڕاستە دەڵێ من تەقلیدی من ناتوانم حڕیەتی خۆم وەک پێشان وەربگرم مەجبور دەبم بە جۆرەی تەقلیدیویە دەکەم ئەوە شتێکی عائیلی لە حەدیقەی خۆمان دەکەین هەموو بە حەفلە و نازانم چی و جل و بەرکی سەفەری لەبەر دەکەین ئەوانەی تەنیشتمان دێن ئێزار دەبن چییە ئەو حەفلەیە چییە قبول ناکەینەوە شتە حرامە لە ئێمە. ئەوەی ڕۆژەیەکێک لە پێش کۆربەندی خۆمان ئەوەی کە جوانەوەی مەحەڵی تەنیشتمان موسڵمانە دوو گەنج تێپەڕن لێرە ئافرەتێک تێپەڕی سەلیبی زێری ئەوەی هەبوو هات وەریگەڵ سەلیب بکە و ڕای کرد جوینیدا گوتی و جوینی دیار بە سەلیبیش. ئێمە دوو عایلێنە لە ماڵەوە عایلەی خۆمان و شوبرام برای پیاوەکەمە لەگەڵ خۆی دوو مناڵی هەیە منیش دوو مناڵم هەیە لەگەڵ خوشکی پیاوەکەم ئەویش لەگەڵە منە پەیوەندیمان لەگەڵ جیرانی مسلمان یەک جیران مسلمانمان هەیە کاگرێبوارە ناوی پیاوێکی زۆر محتەرەمە بە خۆی بەژنەکەی
دەچینە وەلایەن تازیە دووربی لێرە حەفلات بیتن مناسەبات بیتن دەچینە وەلایەن ئەوان دێنە وەلای ما هیچ فەرق ناکەن هیچ طبیعەتی پێشکەوتنی کۆمەڵایەتی بە نوعێکە سەرنجام ئەم حەسارەی دەوروبەری ئەنکاوە هەر دەشکێ و هەر دەبێت بێ بەگەڕێکی ناوشاری هەولێر بەڵام کێن ئەوانەی کە دەچنە ئەنکاوە لەوانەیە بەلەدی ئەنکاوە هەندێک ڕێو شوێندانی بە ئەوی نێڵێ تابێ ئەنکاوە بگۆڕدرێت چه خۆشی جارە نەماوە هیچ یعنی هێز ناکەم کە ئەنکاوەی پێشان بوو کە ئێستا یعنی تەماشای دەکەم یعنی مستحیل بیتن کە ئەنکاوەی پێشان